هەڵبژاردن پرۆسەیەکە چەند لایەنی جیاجای هەیە تەنها هەر ئەوە نییە دەنگ بدەی یا کاندیدێک خۆی هەڵبژێرێ بچێتە پەرلەمان بەڵکو لایەنە جیاجەکانی هەڵبژاردن هەنگاوی یەکەم بە دەرکردنی یاسای پەرلەمان بۆ هەڵبژاردن دیاریکردنی کات و هەڵبژاردنی وەخت و ئەو گۆڕانکاریانەی پێویستە یان سیستەمی شوێنێک بۆ شوێنێکی تر دەگۆڕێ هەندێک شوێن چەند ساڵ جارێکە لە شوێنێک بۆ شوێنێکی تر دەگۆڕێ و هەندێک کاتیش شەرت و دروفی وڵاتێک یا شوێنێک وا دەکات کە هەڵبژاردنی پێشوەختە هەبێت بۆیە دەستپێکی ئەو هەنگاوە بە ڕێکەوتن یان بە بڕیاری حکوومەت کە دەبێت لە پەرلەمانە و یاساکانی خۆی بۆ دەرچێت کە ئەوەش کۆمەڵێک ڕێوشوێنی خۆی هەیە. هەڵبژاردننی پێشوەختەی ئەمساڵ تەمان ئەوایە مانگی 5 2022 ئەنجام بدرایە بەڵام بەهۆی بارودۆخی عێراقەوە بەهۆی ئەو خۆپیشاندانانەی تشرین کە بە ناوی خۆپیشاندانەکانی تشرینەوە ناونرا بوو لە مانگی دەیا بوو بۆیە داواکاریەکانی گەل لەوەیەدا بوو طبعاً داواکاری گەل لە چی ئاستێکایە لە ئاستی ئەو بارودۆخی عێراقە کە پێیاتی ئەپەڕی لە نەبوونی خزمەتگوزاری لە نەبوونی هەموو جۆرەکانی ژیان لە باشووری عێراقە بە تایبەتی و بە تایبەتی تریش لە بەغدادا بۆیە خۆپیشاندانەکان تا هاتچرترە بۆەوە داواکاریەکی گەل لەوێدا دەرکەوت کە ئەویش هەڵبژاردننی پێشوەختە بوو و لادانی سەرۆک وەزیران بوو و هاتنی با بڵێن مستەفا کازمی و دوای ئەوەش کە بەڵێنیاندا بوو کە هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێ ئەمیش ئەنجامی ئەو خۆپیشاندانانە ئەم هەڵبژاردنەی پێشوەختە کە لە دەی 2021 ئەنجامەدرێ. هەمومان ئەزانین کە ئێستا ناوچەکە بەگشتی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە تایبەتی تریش عێراق لە گێژاوێکی زۆر خۆڵدایە. ئەم گێژاوە وای کردەوە بەڵام زۆربەی ململانیەکان ئێستا لە عێراقدایە. ناوچەکە بە تایبەتی تورکیا، ئێران، سووریا ئەو ناوچانەی تریش تەنانەت ئێستا ئەفغانستانیشی بە تەواوەتی هات بەسەرە هەموو لە گێژاوێکی جیاوازترایە لە کێشە و ململانیەدایە. زلهێزەکان هەموو کێشەکانیان هێناوەتە ئەو ناوچانە بەڵام چی شوێنێک زیاتر گونجاوە بۆ ئەوەی ململانیەکانیان زیاتر چڕکەنەوە ئەویش عێراقە چونکە ئێمە زانین عێراق فرەنەتەوەیە، فرە ئەتنیکە، فرە باوەڕیە بۆیە ئەم ململانیە و گێژاوانیان دروست کردووە لە نێوان پێکهاتەکانی عێراقا بەگشتی بۆ ئەوەی هێزە ئەقلیمیەکانیش و هێزە نەتەوەیەکانی دەرەوەی با بڵێن زلهێزەکانیش بتوانن کە زیاتر لە ناوچەکەیە پەرکێشی خۆیان پەرکێشی بەرژەوەندیەکانی خۆیان بکەن لە ناوچەکەدا. بۆیە ئەبێ ڕۆڵی پەرلەمانتار لێرەدا لە چوارچێوەی پرۆژەکانیە کە بتوانێت هەڵوێستی هەبێت کە بتوانێت لە یاسادانانە ڕۆڵی گرنگی هەبێت. ئێمە زانین پەرلەمانی عێراق جیاوازترە لە پەرلەمانی هەرێمی کوردستان. پەرلەمانی هەرێم پەرلەمانی هەرێمی کوردستان هەمومان ئەزانین کە پارتی دیموکراتی کوردستان دەستی کردوتە سەر هەموو جومگەکانی پەرلەماندا بۆیە هەر یاسایەک کە بێوێت تێپەڕێت بە زۆرینەی دەنگ تێئەپەڕێت بە تایبەتی ئەگەر بێوێت بە تێپەڕبوونی یاخود بە تێپەڕی لەگەڵ کەمەنەتەوایەتەکانی یاخود ئەو کەمانەی کە هەن لە باشووری کوردستانە بەو شێوازە تێپەڕێنێ. ئەڵبەتە ئێمە ئەزانین کە حزبەکانی تریش کە ڕۆڵیان لە چاکسازیدا نییە ئەوانیش بەهۆی بەرژەوەندەکانی خۆیان دیسانەوە جارێکی تر لە ناو ئەو ململانەیە بەرەو بەرژەوەندیەکانی خۆیان بەرەو بەرژەوەندی حزبەکانی خۆیان تێپەڕێن بۆیە سەیرەکەی پەرلەمانی عێراق بە شێوازێک لە شێوازە پەرلەمانی هەرێمی کوردستان ببورن بە شێوازێک لە شێوازەکان لە دەستی حزبێکدایە بەڵام لە عێراقا جیاوازە. ئەگەر لە هەرێمی کوردستانە چەند پەرلەمانتارێک بتوانێت کارێک بکە ئەو کاتە ناتوانێت بەڵام ڕۆڵی تەواوەتی پێ نادرێت. بەڵام لە عێراقا بەم شێوازە نییە. عێراق ڕاستە لە 329 نوێنەری ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بەشدارە بن یعنی 329 پەرلەمانتار بەڵام
یەک پەرلەمانتار ئەتوانێت ڕۆڵی خۆی بە تەواوەتی بگێڕێ، یەک پەرلەمانتار ئەتوانێت یاساکان جێبەجێ نەکرێن. بۆیە هەر پەرلەمانتارێک لەوەیە ئاکتیڤ بێ، هەر پەرلەمانتارێک لەوەیە بە عەقڵێتێکی جیاواز، بە فکرێکی جیاواز، بە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی جیاواز کار بکات لە عێراقدا دەرئەکەوێت بەو شێوازە هەموو شایەتی ئەو حاڵەتە ئەدەن.